سلام علیکم قوتابیان خوێندکارانی عزیز ئێوە شیکای ڕاهێنانەکانی هاوڵناوی نیشانە لە ڕاهێنانێکم بسمیلای لێکەین ڕێ ئەمانەی خوارەوە لەگەڵ هاوڵناوی نیشان لە ڕستەدا بەکاربێنن قوتابیان بەڕێز دوو شتەی دایتە ئەمە لەگەڵ هاوڵناوی نیشانە لە ڕستەدا بەکاریان دەهێنین دەرگا لەگەڵ پانی دەڵێ ئەم دەرگا پانە بکەوە پەنیر لەگەڵ بەتام دەڵێ ئەو پەنیرە بەتامە بکڕا ئاو لەگەڵ ساری دەڵێ ئەم ئاوە ساردە گەرم بکەوە دەریا لەگەڵ قوڵی دەڵێ ئەم دەریایە قوڵە ئاگر لەگەڵ خۆش دەڵێن ئەو ئاگرە خۆشە مەکوژێنەوە بەڕوو لەگەڵ شیرنی دەڵێن ئەو بەڕووە شیرینە ببرژێنە پیاوە لەگەڵ ئازە دەڵێن ئەم پیاوە ئازایە دوێرە کەو لەگەڵ گردن بەخاڵی کەی گردن بەخاڵ ئەم کەوە گردن بەخاڵە بگرە ڕاهێنانی دووهام دەڵێ لەم ڕستانە هاوڵناوی نیشانە دەربهێنە و جۆرەکەی لە ڕووی دووری نزیکیەوە دیاریکەواتە لە ڕووی مەوداوە تابعین بەڕێز ئەو ڕستانەی دایتەمە هاوڵناوی نیشانەکە دەشان دەکەین پاشان دیار دەکەین کە ئایا لە بۆ نزیک بەکاردێ یاخود لە بۆ دوور بەکاردێ یەکەم ئەو گۆڤارانە بهێنە ئەو لەگەڵ ئانە و هاوڵناوی نیشانەی بۆ کۆی دوور بەکاردێ vê دەفتەرێ بکڕە vê لەگەڵ یێ ئەو هاوڵناوی نیشانەیە بۆ تاشی نزیک بەکاردێ ئەم نەمامەم چاندووە ئەم لەگەڵ ئەو بزوێنی کورتە دەبتە هاوڵناوی نیشانە بۆ تاشی نزیک بەکاردێ وی هەڤالێها وی لەگەڵی ئەوە هاوڵناوی نیشانە بۆ تاشی دوور بەکار دێتن ڕاهێنانی سێم وەڵامە ڕاستەکان بێ بگەینە ئەو لەگەڵ بزوێنی کورتی هاوڵناوی نیشانێ بۆ ناوی تاشی دوور بەکاردێ ئەڤان لەگەڵ ئانی هاوڵناوی نیشانێ بۆ ناوی کۆی نزیک بەکاردێ vê لەگەڵ یێ هاوڵناوی نیشانێ بۆ ناوی تاشی مەی نزیک بەکاردێ ئەم لەگەڵ بزوێنی کورتی هاوڵناوی نیشانەیە بۆ ناوی تاشی نزیک بەکاردێ وان لەگەڵ ئانی هاوڵناوی نیشانێ بۆ ناوی کۆی دوور بەکار دێتن ئاڕێک یەکەم لۆ پێنجەمینی دووەم لۆ یەکەمینی سێەم لۆ چارەمینی پێنجەم لۆ سێمینی ڕاهێنانی چوارەم قوتابیانی بەڕێز ئەم بۆ شایانە پڕکەوە هاوڵناوی نیشانەی بۆ شایی بۆ تاشی نزیکی مێ بەکاردێ کامیان بۆ تاشی نزیکی مێ بەکارما دەهێنا vê لەگەڵ یێ دووەم هاوڵناوی نیشانەی ئەم لەگەڵ ئانە بۆ کۆی نزیک بەکاردێ ئەو وەڵامە ڕاست و دروستەکەیە سێم هاوڵناوی نیشانەی بۆ شایی بۆ تاشی نێر و مێ نزیک بەکاردێ کامیان ئەم لەگەڵ بزوێنی کورتی چوارەم ئەڤان لەگەڵ ئانی بۆچی